سوشال میدیا ئەو چەمکە فراوانەیە کە هەمیشە باس و خوازێکی زۆر لە خۆ دەگرێت و بێگومان جێی مشتومڕی هەموو لایەکە بۆ پێی کە چەکێکی دووسەرە دەتوانرێت بە باش بەکاربێت دەتوانرێت بە خراپ بەکاربێت. ئەمڕۆ پوچگەرایی لە سوشال میدیادا بۆ تشتێکی تەواو باو دەبینین کەسە گەورەکان بچووکراونەتەوە کەسە بێبەهاکان خەریکە دەبن بەشت تێدا و تێدا چەندین هەواڵی ناخۆش و ڕووداوی بە بڵێن ناخۆش ئەبین دڵتەزێنە بینی و کەسانێک دێن چەندین شتی نەشاوی تێدا بڵاو دەکەنەوە. ئەمە بێزگەلەوەی کە لایانی باشیشی هەیە پەیوەندیەکانی بۆ نزیک کردوینەتەوە لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە ئێمە توانین زانیاری بەدەستێنین دەتوانین سیڤەکانمان باشکەین دەورات و خول و چەندین بابەتی توێژینەوە ئەکادیمی لێوە بخوێنینەوە دەتوانین سوود بە یەکتری بگەێنین. ئێمە شەمانوی ئەمڕۆ باس لەوە بکەین بەرپرسیارەتی تاک لە بەکارهێنانی دروست بەکارهێنانی سوشال میدیا چییە و ئێمە چۆن بتوانین سوود لە سوشال میدیا ببینین نەک ئەوەی کە قسێک هەیەڵێ تۆ سوشال میدیا بەکاربێنە نەک سوشال میدیا تۆ بەکارت بێنە. ئەمڕۆ زۆر ئەو ئەپانەی کە لەناو مۆبایلەکانمانە لەناو ئایپادەکانمانە لەناو کۆمپیوتەر و لاپتۆپەکانماندایە بەڵام هەرێکێکیان بە خواردنیایەکن و ئێمە کاتەوە بەڕووی کۆمەڵێک لایەنی باش و خراپدا و خۆمانین کە توانین ئەمە کۆنتترۆل بکەین. باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر کارزە محەممەد مامۆستای زانکۆ کە بە خۆشحاڵی لەم تۆر لەگەڵمانایە. دکتۆر بەخێر بێ سپاس سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست. دکتۆریانی ئێمە لە ساڵێکین ئیتر با بڵێن ئەو لە ترۆپکی بەکارهێنانی سوشال میدیاەوە بینین چ کاریگەریەکی هەیە کاتێک باز لە دروست بەکارهێنانی سوشال میدیاکەین لێسا توانین بڵین ئەو دروست بەکارهێنانە لە چیا خۆی بینێتەوە لە سوشال میدیا. بە ناوی خی گەورە میهرەبان لە ڕاستیدا زۆر جێگەی خۆشحاڵی ئەمڕۆ ئامرازەکانی ڕاگەان و سوشال میدیا بە شێوازێک پێشکەوتووە کە هاوڵاتیان بە ئاسانی ئەتوانن بەکاری بێن بە تایبەت ئێمە جیلێکی زۆر خوێنەوارمان هەیە بە بەراو لەگەڵ قۆناغەکانی پێشوو کە ڕێژەی خوێنەواری تێدا کەم بوو و ئەوانەیە کە خوێنەواریش بوون ڕێژەی بەکارهێنەرانی کۆمپیوتەر و ئینتەرنێتیان لە ئاستێکی زۆر نزمدا بوو. ئەمە بەڕاستی جێگەی خۆشحاڵێ بەڵام گرفتەکە لەوەدا ئایا هاوڵاتیان تا چەند بە شێوازێکی دروست سوشال میدیا بەکارێنن بۆ کارێکی باش. لە ڕاستیە کاتێک کە سەیری سوشال میدیا دەکەی دەبینی گەنجێکی زۆر هەن جێگەی دەستخۆشین کە سوشال میدیا بۆ مەبەستی باش بەکارێنن بەردەوام خەریکی بڵاوکردنەوەی هەواڵی مرۆڤانن هەواڵی ژینگە دۆستانن هاندانی خەڵک بۆ چاکەکردن و نەهیکردن لە خراپە ئەمانە زۆر جێگەی دەستخۆشین و ئەوەی کە زیاتر خۆشحاڵمەکە خەڵکێکی زۆر هەیە هەمان ئەو بابەتانە شەیرەکەن یا کۆمنتی دەستخۆشی پشتیوانیان بۆ نووسن بەڵام لە بەرامبەر ئەوەشە بەداخەوە ئاراستەی خراپێ بۆ بە ئاراستەبردننی سوشال میدیا بەرەو مەبەستێکی خراپ. ئەمانە ئەگەر دەستێکی دەرەکیان لە پشت بێ یا دەستێکی ناوخۆیان لە پشت بێ بۆ تێکدانی کۆمەلگا یا لە نەزانیشەوە بیکەن هەم لە باری قانونیەوە چێتە قاڵبی تاوانەوە هەم لە باری مرۆڤانەشەوە کارێکی نامرۆڤانێ لە باری ئاینیشەوە ئەم کەسانە بەڕاستی گوناحباری هەردوو دنیا ئەبن چونکە جاری وا هەیە بەهۆی هاندانێک بۆ خراپەوە دەشێت گروپێک دەشێت کۆمەڵی خەڵک بە شێوازێک دووچاری خراپە بن کە دوجار خۆیان بۆ ڕاست نەکرێتەوە کەواتە ئەم کەسێک کە سوشال میدیا بەرەو مەبەستی باشە بەکارێنێ هەم پاداشتی ئەم دنیا ئەو دنیاشی هەیە ئەو ئەوانی خراپیش بەکارێنن جگە لەوەی کە لەم دنیا دەشێت دووچاری سزای یاسایی ببن لە قیامەتیش گوناحبارە بن چونکە خۆشبەختانە ئێستا تەکنۆلۆژیا بە شێوازێک پێشکەوتووە بە ئاسانی ئاید و لۆکیشنی هەموو ئەو کەسانە ئەدۆزرێتەوە کە ئەکاونت و پێیجی خوازراویان هەیە چونکە ڕۆژانە دەبینم ئەکاونتێکی زۆری فەیک هەیە بەنایەکی خوازرا و دانرێ وازانە نادۆزرێتەوە لێرەوە هەموو هەوڵاتیان ئاگادارەکەم و بە ئاسانی ئاید و لۆکیشنی هەموو ئەکاونت و خاوەن پێجێک ئەدۆزرێتەوە بە پێی یاسا خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی تونترین سزاشیان بۆ دانراوە. کەسێک لەوانەیە بڵێت من ئەکاونتەکەم زۆر بە قوتەوە تو فاکتەر و یان هەندێک ڕێکاری تر هەیە گرتوومەتە بەر ناتوانن هیچم بەرامبەر بکەن ینی ئەوەش دووبارە ئەتواندرێت هەموو شتێکی هەموو زانیاری من بە کوردیەکەی بە دڵنیاییەوە ئەدۆزرێنەوە بەڵام بە دوو شێوازە یەکەم ئەگەر ئەم ئەکاونتە یا پەیجانە زیانیان بە مافەکانی کەسێک گەیان ئەم کەسە ئەتوانێت سکاڵا تۆمارکە بەڵام ئەگەر بێت و زیانی بە کۆی کۆمەلگاگەیان دەبێ یا بۆ نمونە هاندانی بۆ تیرۆرتیاوێ هاندانی بۆ خراپی کۆمەلگا تێدا بێ هەم داواکاری گشتی هەم خۆشبەختانەی سا داون دەستگاکانی ئاسایش لە هەرێمی کوردستانەوە بەتابەت لە سنووری پارێزگای سلێمانی زۆر پێشکەوتووە لە ڕووی سایبەر سکیوریتیەوە و بە ئاسانی ئاید و لۆکیشنیان ئەدۆزرێتەوە ئەگەرچی فەیکیش بێت
مۆبایلیشی داخل نەکرد بێ بەس تەنها ڕەبت بێ بە ئینتەرنێتەوە دەزان ئاید و لۆکەشنەکەی لەکوێ. باشە چیتە سەر تاوان هەر بەڕاستی سۆشیال میدیا سەرچاوەیە کە بۆ دروستبوونی تاوان بۆ کێشە کۆمەڵایەتیەکان؟ ڕاستیەگە سەرنجی وشەی تەکنۆلۆژیا بن لە دوو شە پێکاتوە تەکنیک لەگەڵ لۆژیک. تەکنیک کە ئامرازەکەیە، لۆژیک واتە بەکارهێنانی عاقڵمەندانەی ئامرازەکە. ئێمە گرفتەکەمان لەم بەکارهێنانی عاقڵمەندانە هەیە، لەم لەوەی کە چۆن ئامرازەکە بە شێوازێکی دروست بەکاربێنین. جا ئەمە ڕێکدانەوەی لە هەموو بوارەکانە هەبوو، هەر لە خراپ بەکارهێنانی مۆبایلێکەوە تا ئۆتۆمبیلێک، هەتا ماڵ و سەرت و سامان، هەتا کڕین و فرۆشتن، یعنی لە هەموو سێکتەرەکانی کۆمەلگادا ڕێکدانەوەی هەبوو. ئەمە گوازراوەتەوە بۆ سۆشیال میدیاش. لە ڕاستیە کاتێک کە سەرنجی سۆشیال میدیادی دەبینی ڕێژەیەکی زۆری تاوان ئەنجام بدرێ، ئایا کەسەکان نازان تاوانە یاخود ئەزانن تاوانە وا هەستەکە نادۆزرێنەوە. کۆمەڵێک بابەتی شێچێتە قاڵبی تاوانەوە. یەکەم بریتە لە ناوزڕاندن. کاتێک کە کەسی ناوی کەسێک ئەزڕێنن، بۆ نمونە وێنەی فێکی کەسێک داهێنن، یا بە فۆتۆشۆپ دەستکاری وێنەی ئافرەتێکەکەن، یا بە ڤیدۆ دەستکاری وێنەیەکەکەن، ئەمانە ئەچێتە قاڵبی ناوزڕانەوە، سزاکەی سەختە. دووهەمینیان بریتێ لە دیاردەی جنێودان. سێهەمینیان بریتێ لە تەداخولکردن ژیانی تایبەت. بۆ نمونە کاتێک کە کەسێک لە ناو خێزانی خۆیەتی پێویست ناکات سۆشیال میدیا تەداخولی ژیانی تایبەتیان بکات. زۆرم پێ ناخۆشە کاتێک خەڵکێک گەبینم بۆ خۆی هەڵەپەڕێ، پێویست ناکە لەو چرکە ساتەیە کامێراکان زوم کەنە سەر شوێنی ئافرەتێک، یا پێیان ببێ بە مای عیبە بووی، یا بۆ نمونە لە وەختی تازی و پرسایە لە وەختەیە ئەم مرۆڤە لەبەر مەرگی ئازیزەکەی ئاگای لە خۆی نییە کە چۆن لە خۆی یا چیەکە خێرات تەسویر بکرێ و بڵاو بکرێتەوە. ئەمانەیان بابەتانە بڵاوکەنەوە بەرپرسارەتێکی قورسیان لە ئەستۆیە و ئەوانەی کە شێریشی یەکەن جاریشکە. لێرەوە هاوڵاتیان ئاگادارەکەەوە بەپێی یاسای ڕۆژنامەگەری. کاتێک کە تۆ بابەتێک لە سەرچاوەکانی دەروی هەرێم یا لە ناوی هەرێم وەرئەگری وە جاری کە شێرەکەی، هەمان بەرپرسارەتی ئەکەوێتە ئەستۆ. تاوانێکی تر بریتە لە سوکاتیکردن بە ئاین. بەڕاستی مرۆڤ لە ناو کۆمەڵگەی کوردی شوێن کەوتەی هەر ئاینێک بێ، ما ئەرکی سەرشانێتی ڕێز لە ئاینەکەی خۆشی و لە ئاینی خەڵکی تریش بگرێت. بۆشی نییە سوکاتی. مەسەرەن تۆ لەسەر شوێنکەوتەی هەر ئاینێکی ڕەخنت لە ئاینەکەی خۆتێ ئەبێ بە زمانێکی زۆر بە ئەدەبی و نەرمونیانی سەرنج تێبینەکانی خۆت بکەیتە ڕوو، یا ڕەخنت لە ئاینێکی تر هەیە ئەبێ بە زمانێکی بە ئەدەب و بە ڕێزەوە ڕەخنەکان نەبگریتە بەر. بۆ چونکە سوکاتیکردن بە سیمبولی ئاینێکی تر بەمانەی ڕزگرتنیە لە ئاینەکەی خۆت. یعنی من داوا لە موسڵمانانی بەڕێزەکەم، داوا لە شوێنکەوتوانی ئاینەکانی تریژەکەم، هەرگیز باوەڕتان بۆ نەبێ بە سوکاتیکردن بە ئاینەکانی تر خەڵک ئاینەکەی تۆ لا خۆشەویستە بێ. بە پێچەوانەوە بەتایبەت ئاینی ئیسلام ئاینێکی زۆر ئاشتی خوازە. ئێمە لەم شاری سلێمانیە ڕێژەی خوێندنەوەی لە سەدا یەک بووە، موسڵمان و مەسیحی جوولەکە پێکەوە باشتی ژیاون و کەسیش گرفتی نەبووە. ماقوڵ ئێستا کۆمەلگا بەرەو پێشکەوتووە پێکدادانی ئاینی ئەوەندە زیاد بێ کە سەری سۆشیال میدیاکەی سوکاتێکی ئێجگار زۆرە بینی بە ئاینەکانی تر یاخود بە ئاینەکەی خۆت. لەبەرەوە هەر جۆرە سوکاتێک بە ئاین دەچێتە قاڵبی تاوانەوە. بابەتێکی تر بریتێ لە ڕێزگرتن لە دابوونەریتەکانی کۆمەلگای کوردەواری. ئێمە کۆمەڵێک دابوونەریتی زۆر جوانی کۆمەلگای کوردەواریمانەیە، وەکو دەستەوایی و هاوکاریکردنی یەکتر، یا لە شین و شایە بەشداری و هاوکاریکردنی یەکتر. و خۆشبەختانە ئێستا لەسەر شەقامەکانی بینم کە ئۆتۆمبیلێک دووچاری کارسا دەبێت خەڵکێکی زۆر ئۆتۆمبیلەکەی ڕاگرێ فریای ئەکەوێت، کەرەمە زۆر جێگەی خۆشحاڵیە. بەڵام نابێت سۆشیال میدیا زیان بە ئادابە باشەکانی کۆمەلگای کوردی بگەێنێ، چونکە کۆمەلگا ئەم ئادابانە، ئەم ئاینە جوانانە، ئەم دابوونەریتە جوانە کوردەواریانە پێکەوەی گرێداون. ئەگەر بێت و لەبەر یەک هەڵوەشێ هەمومان زیان بەر نەبی. باشە دکتۆر کارزان، ئەوکو دەزانین چینێکی خوێنەواری زۆرمان هەیە و چینی گەنجانمان لەخوا بەزیابەت زۆر بەیان خوێندنیان تەواو کرد، زۆر بەیانیان لە قۆناغەکانی خوێندنە. باشە بۆچی ئەوەی کە دەبیسترێت زۆرترین لە چینی گەنجاندا بە شێوازێکی نادروست سوشال میدیا بەکاردێن، یاخو زۆربەی ئەو هەڕەشانەی کە دەکرێت لە چینی گەنجاندا دەکرێت؟ ئایا ئەمە هۆکاری ئەوەیە کە لەلایەنی دەرونیەوە یاخود لەلایەنی ئەوەی بڵێ کە گەنجانمان دەست بەتاڵن خوێنە ئەو شتانەیان ئەوەی کە هۆشیاریەکی تەواویان نیە، یاخود ئەو کەسانی کە خراپەیەکیان کرد لە سوشال میدیا، کەسێک کە خراپەکەی بەرامبەر کراوە دەستکەڵای لەسەر تۆمان نەکرۆ ئەو کەسە سزا نەدراوە. ئەمە هۆکارە بۆ ئەو شتانە؟ لە ڕاستی ئەکرێت لە چەند ڕەهەندێکەوە خوێندنەوەی بۆکەن. یەکەمینیان ئەم بێکاری کە ئێستا لە کوردستاندا لە زیاد بووندایە و خەتاباری سەرکیش حکومەتی هەرێمە کە ئامادەیە
جۆرەها کاڵا لە وڵاتانی دەرەوە بێنێ بەڵام ئامادە نیە کارگە و کارخانە لە هەرمی کوردستان کاتۆ بۆی گەنجان کار بکەن هەموو زەوتوانەکانیان لە بەرهمێنانە سەرف بکەن هەم ببێتەوە بە سەرچاوی داهات بۆ وڵاتەکە و بۆ خودی گەنجەکە ئەم دیاردەی بێکاریە کارەساتێکی زۆر گەورەی خۆقاندووە کە گەنج بەشێکی زۆری گەنج هەتا بەرەبیان لەسەر سۆشال میدیان بۆ بەیانەکەی هەتا سپەی نیۆڕۆ هەڵناسن لە خەو و بەگوێی دایک و باوکیشان ناکەن لێرەوە داواکارم لە گەنجان و لاوانی خۆشەویستی وڵاتەکەم تکاتان لێکم تەمەنی جوانی گەنجی خۆتان بە شێرپەنجەی سۆشال میدیاوە بە خەسار مەدەن چونکە کاتێک ئاوەڕەدەنەوە دەبینن جەستەتان لە دەست چووە مێشکتان لە دەست چووە دڵ و دەروونتان تێک چووە چونکە بەتایبەت لە دوای 40 ساڵیەوە سەعاتی بیولۆژیکی بەردەم پێچەوە نابێتەوە ئەو هێز و توانە و گوڕەی کە لە تەمەنی گەنجیا هەیە ئەمانە نامێنێت لەبەرەوە داواکارم لە گەنجانی خۆشەویست کاتە دەست بەتاڵەکانی خۆیان لە ناو سنتەرێکی ڕاهێنانە بە فێربوونی پیشەیەک بە فێربوونی زمانێک بەسەربرن دووهەمینیان بریتێ لە خودی ئەو هاوڵاتیانەی کە غەدریان دەرحەقەکرێ داواکارم لە هاوڵاتیان کاتێک کە مافیان پێشە لەکرێت بێدەنگ نەبن لە مافەکانیان بەڵکو بچن سکاڵای یاسایی تۆمارکەن چونکە ئەمە ئەگە بێ بەنەریت ئەمگەرە و کەسانە بزانن لە ڕێگەی یاسا و ئەدۆزرێن ئیتجاری کە تاوان ناکە من لێتان ناشارمەوە یەک کۆمنتی نەشاوم بۆ نووسەر لە ڕێگەی ئەیدەمە دادگاڵم مافی خۆتە ئازادی ڕادەربڕن تەبێت بەڵام بە هیچ شێوەیەک مافی ئەوە نییە پێشێلی ڕێز و شکۆی هیچ کەسێ بکەی بە ناوی جیاوازی بیر و باوەڕەوە سێهەمین خەتابار کە ئەتوانم بڵم تاوانێکی زۆر گەورەشە دەرحەق بۆم کۆمەلگایە کەم تەرخەمەکانی حکوومەتی هەرێمە بەداخەوە ئەبووە ئێستا سەدان سنتەری پیشەی ڕاهێنامان هەبێ بەڵام مۆڵەتیان داوە بە سەدان نێرگە لە خانە و چاخانە سەدان کافتریا کە گەنج لێ فێری نێرگە لە کێشان بێ و فێری جۆرەها دیاردەی نەشیاو بێ یا کاتە دەست بە ساڵەکانی خۆیان بە جۆرەها یاری نەشیاوە بەسەربرن بە گەیمی ئەلکترۆنیۆ بەسەربرن بەڵام دەیان سنتەری پیشەی نەکرێتەوە بۆی گەنجان فێری پیشە ببن بەڕاستی داواکارم لە حکوومەتێرە بەتایبەت لە کابینەی ئایندی حکوومەتێرم ئەبێ بودجەیەکی تایبەت تەرخانکە بۆ سنتەری ڕاهێنان و پیشەیە چکە وڵات بە باڵەخانە پێش ناکەوێ زۆرم لا سەیرە جاری وە هێڵن باڵەخانەی چەند نهۆمی لە فڵانە شار دروستەکەی ئەمە نیشانەی پێشکەوتن نییە نیشانەی پێشکەوتنەوەی کە ئاستی ڕووناکبیری کۆمەلگاکەت بە شێوازێک بێت کە لە مامەڵەکردنی ڕۆژانەیە ببینی من سەفەرێکی ئەوروپام کرد بەڕاستی تووشی شۆ بوو یەک قچکەچگەرم نەبینی لە سەوجا دۆبانانە یەک نەفەرم نەبینی بە تووڕی قسە بکە یەک نەفەرم نەبینی لە نۆرەگرتنان نۆرە بڕێ بکە باشە تەنانەت با سەرنجێکتان پێڵم یەک ئافرەتم نەبینی مکیاجیش بکە ئەزانن لە وڵاتە چی شەڕ و شۆڕ ڕوویا لەسەر نۆرە بڕی لەسەر ئەوەی کە چێ پێشڕووچێ کێ بکە لەسەر شەقامەکان چی کارەساتی ئۆتۆمبیل ڕوویا لە وڵاتە بەهۆی سەرکێشی گەنجانەوە لەبەرەوە ئەمانە ئەبێ ئەرکی سەرشانی حکوومەتە لە ڕێگەی سیستەمی پەروەردە و لە منداڵیەوە منداڵان پەروەردە بکرێ و هەروەها گەنجانیش ئیدارەبان ناکرێ بەرپرسی ئەم وڵاتە بۆ خۆی ملیۆنەرە پڕۆژەیەکی نیشتەجێبوونی ملیۆنەرانی تریش بۆ مناڵەکانی ئەکاتەوە بۆی هەتا وەچە لە دوای وەچە بە ملیاردێری بژین بەڵام سەدان و هەزاران گەنج کۆلژی پزیشکی تەواوکەن کۆلژە بەرزەکانی زانکۆ تەواوکەن بێ ئیش و بێکار لە ماڵەوە دابنیشن بۆیە مەرجی سەرکەوتنی کابینەی ئایندە پەیوەندیدارە بە ڕێزگرتن لە هەموو چین و توێژە کۆمەڵاتەکان و بەتایبەت گەنج کە ئایندەی ئەم وڵاتن زۆر باشە دکتۆر ئێوە خۆتان کەسێکی ئەکادیمین ینی باشتر لە هەر کەسێک درک بەواکەم کابزارێ سوۆشال میدیاش بەشەکە لە میدیا ینی ئێستا کە ئەچیتە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە واز لە خەڵکەکە بێنە کە بۆ نەجنێ و ئەیان بەنادروستی سوۆشال میدیا بەکارهێنێ سێرگە لای نەفەرمیەکان کە خۆیان لە ناو سوۆشال میدیان یعنی من لێدوانم بینیوە کە کەناڵی گەورەی کوردستان لە کەسێکی وەرگرتووە وەکو تەنس هەموو ساڵێک دای بەزانێتەوە لە وەرزیەکە بۆ خۆی خەڵک پێ بکەنە ڕیاکشن و لایک و کۆمنتی بۆ بێ ینی ئەو کاتە تاکێکیش کە بەکارهێنەرە ینی ئەمە بە دەرفەتێکە زانێ پێی وایە ئەوە کە ئەتوانێت لایەنێک ئەوها بە ئاسانی مامەڵە لەگەڵ میدیاکە منێک هیچ لە پرسنیەکەم لەگەڵ ناکرێگەر بێت و منیش بە شێوازێک بەکاری بهێنم کۆمنتت چیە لەسەر ئەو تاچەنێک بە بەرپرسیارەتیمان هەبێ ئەگەرمان کەناڵەکانی ڕاگەاندن وێڕای بەرپرسیارەتی یاسایی ئەگە بەرپرسیارەتی ئەخلاقەکانی خۆشان جێبەجێ بکەن بە دڵنیای میدیا و سوۆشال میدیا دەبوو بە ڕێنوێنیەک بۆ کۆمەلگا نەک ببێ بە ڕێپیشاندەرێک بەرەو گاڵتەجاڕیکردن بە هەرێکێک لە چین و توێژە کۆمەڵاتەکان چکە ئێمە کۆمەڵک ئەرکمان هەیە بەپێی ئەم ئەرکانە ئاسی سەرکەوتنی کاناڵێک دیارێکرد یەکەم ئایا ئەم میدیایە تا چەند ڕۆڵی هەبووە لە فێرکاریە ئێستا ئەم بەرنامەی پێش ئێمە پێشکەشکرا
ئەوە ئەرکی ڕاستەقینی میدیایەکە هاوڵاتیان فێر بکات لە کاتی تنگانەدا لە کاتی لە قەومانە چۆن فرێی خۆیان بکەون ئەو ئەرکە پێوتری ئەرکی فێرکاری و ڕەنمایی. دووەمین جۆری ئەرک بریتێ لە چاودێریکردنی کۆمەلگا ئەوێ کە دیاردێکی نەشایی لە کۆمەلگایە کابینی زوومی بەو شێوازە نەخاتە سەر بێ بە شەڕی نێوان شارەکان بەڵکو زوومی بەو شێوازە بخاتە سەر کە جاریکە دووبارە نەبێتەوە بۆ نمونە ئەو ڕووداوەی دوێنەی یاریگە ئەوە ئەرکی میدیان نییە شەڕی نێوان دوو شار دروست بکات لە ناو سۆشیال میدیای سوکاتی بێتر بکەن بەڵکو ئەرکی میدیایە هۆکارەکەی بکەڵێتەوە ئایا بزانە ئەم یاریگایە زیاد لە ئەندازە خەڵکی داوت کردووە کە ئەمە ئەچێتە چوارچێوەی کۆنتترۆل نەکردنەوە یاخود تۆمەتبارەکان دۆزێتەوە بۆی ڕاپێکی دادگا بکرێن چکە جاری وا هەیە ئێمە کۆمەلگایکی قەرەباڵغین هەر ئەوەنە ئاژاوێکی بچووک لە شوێنێک ڕوویە خەڵکێکی زۆر بەشداری شەڕەکەکەن بەبێ بزان ئامانجێ بەبێ بزان ئایا ئەمە بە شەڕ چارەسەرەکرێ لەبەرەوە ئەرکی میدیایە کە چاودێری کۆمەڵکا بکە و ئەرکێکی گرنگی تری میدیا ئەگەر کۆمیدیا بێ کۆمیدیا بەو ئەنداز بەو مەبەستەیە کە دیاردە ناشینەکان قێزەوەن بکە نەک کۆمەڵگا قێزەوەن بکە یعنی ئێمەش بەرپرسیان لە گەورەکردنی ئەو میدیانە ئەبێ ئەو کەسولانانەی کە زیانیان بەرکەوتووە سکاڵای یاسایی تۆمار بکەن یاونە کەسێک کە خاڵ پێداویستی تایبەتە ئەکرێ بەگاڵتەجار ئەبێ میراثگرەکانی سکاڵای یاسایی تۆمارکەن و خۆشبەختانە بە پێی یاساکانی ڕۆژنامەگەری ئەو کەناڵە هەم لە ڕووی یاسایی و سزا ئەدرێ هەم ئەم خێزانە مافی قەرەبووکردنی مادی و معنەیشان هەیە من بۆیە پێم خۆشە کۆمەلگا وێ ڕای پەروەردەکردن فێری ئەوە بێ لە ڕێگەی سکاڵاوە داوای مافی خۆی بکات نەک لە ڕێگەی ئەویش بە هەمان هەڵە جواباتەوە چونکە ئەگەر خەڵک بزانێت دووچاری کێشەی یاساییە بێت خۆپارێزیەکە ئێستا بۆ نمونە کاتێک کە مۆبایل پەیدا ببوو مۆبایلی علوج زۆر بوو ئێستا کە خەڵکە زانێ مۆبایلی علوجیش کەسەکە ئەدۆزرێتەوە هەموو ئەو پەیوەندی تەلەفۆنانی کە ئەنجامی هەمووی لە کۆمپانیەکانی پەیوەندی تۆمارە و کاتێک کە دادگا داوە لە کۆمپانیەکانی پەیوەندیەکە هەمووی وەرەگرێتەوە ئێستا بینی ئەو ڕێژەی تاوانە خۆشبەختانە کەمی کردووە سۆشیال میدیاش بە هەمان شێوێ ئەبێ خەڵک فێر ببێ لە ڕووی یاساییەوە هەم داوای مافی خۆی بکە هەم خۆپارێزیش بێ بە تایبەت خوشکانی بەڕێز داوا لە هەموو ئافرەتە بەڕێزەکانەکەم تکاتان لێ ئەەکەم ڤیددیۆیەک وێنەیەک ئەزانی بڵاوبوونەوەی ئەبێت تەمای لەکەداری هەر پێویست ناکات تەسویریکەی پێویست ناکات لە ناو مۆبایلەکەت هەبێت چکە ڕەنگە مۆبایلەکەت هاک بکرێ داوا لە خەڵکانی بەڕێزەکەم کاتێشتە ناو ئاهەنگێکەوە پێویست ناکات وێنەی شخصی ڤیددیۆی شخصی کەسەکان بگرن و بڵاویکەنەوە چونکە ئەو کەسێک کە بڵاوی کاتەوە بەرپرسایەتێکێت ئاست و لە هەمووشی خۆشمان یعنی بێدەنگ نەبین ئەگەر شتێکمان بەرامبەر کرا وەکوتت دادگا هەیە با ئێمە هۆکارێک نەبین بۆ ئەم کەسانە دووبارە ئەم کاران ئەنجام بنەوە لەسەر خەڵکی تر خۆیان تاقی بکەن بە دڵنیاییەوە چونکە کەسەکە بزانێت سزادرێ ناچارە خۆپارێزی بکات لەو جۆرە تاوانە. دکتۆر ئێمە کاتمان نماوە ڕێنمای کۆتاییت چییە بۆ بەتایبەت دایک و باوکان وەکو ئێستا دەبینی سۆشیال میدیا نەک تەنها گەورەکان هەر منداڵێکی 10 ساڵیش بگرە خوار 10 ساڵیش بەکارهێنەی سۆشیال میدیان زۆر جار ئەوەی منداڵەکە ئەو کەسانی ناو سۆشیال میدیا کە ئەیناسێت گەورەکان نایەناسن بۆ ئەوەی بتوانین بە شێوازێکی دروست منداڵەکانمان فێری ئەو بکەین سۆشیال میدیا بەکار بهێنین هەر لە منداڵیەوە تەنانەت بۆ پێگەشتوەکانیشمان پێویستە چی بکرێت. داواکارم لە دایکان و باوکان زیاتر چاودێری مناڵەکانیان بکەن بۆ خااتوی مناڵەکانیان ژیرەکەن خێرا ئایپادەکەی نێن دەست بزانن ئەو منداڵی یاخود ئەو هەرزەکاریە چێتە ژوورەوە ژووری نووسەکەی هەتا نیۆڕۆڵ ناسی لە خۆ خەریکی چییە دایک و باوک واجبی سەرشانێتی چاودێری منداڵەکانی بکات دووهەمینیان سیستەمی پەروەردەیە ئەبێ لەمەدا لە قۆناغی سەرەتاییەوە منداڵان ڕابێهێنرێت کە چۆن مامەڵە لەگەڵ تەکنۆلۆژیادا بکەن سێهەمینیان کەناڵەکانی ڕاگەاندنە کە ئەبێ بەخۆدا بچنەوە و پەیامەکانیان لە پێناو خزمەتی کۆمەلگادا بێت نەک بۆ سواڵی لایک بابەتی خراپ بڵاوکەن و چوارەمینیان داواکاری گشتیە کە ئەبێ لە کاتی بینین هەر دیاردێکی خراپ لە ناو میدیا و سۆشیال میدیا سکاڵا تۆمارکەن پێنجەمینیان کە لە هەمیان گرنگترە حکوومەتی هەرێمە کە ئەبێ لە کابینەی ئایندەیە بەرنامەیەکی تایبەتی هەبێ بۆ پەروەردەکردنی گەنجان و بۆ بایەخدانەوە بە کۆمەلگای کوردی چونکە کۆمەلگای کوردی لەبەرێک هەڵوەشێ یەکەمین زەرمەند حکوومەتی هەرێمە بۆچی چونکە هەر کۆمەلگایە کە هەڵوەشا بوو حکوومەتەکەی ناتوانێت سەرکەوت دەست خۆش بێت زۆر سوپاس بۆ دکتۆر کارزان محەممەد بۆ مۆسای زانکۆ کە لەم تۆرە لەگەڵمان سپاس بۆ ئێوە بۆ بیدەرانی خۆش.